سیستەمی کارپێکردن و کۆنتڕۆلکردنی نەوت دەرچووی بەشی نەوتە و 2 ساڵە خوێندنی تەواو کردووە لە ناوچەیەکی دەوڵەمەند بە سامانی سروشتی نیشتەجێیە کۆمپانیای گەورەی وەبەرهێنانی سامانی سروشتی لە سنوورەکەیاندایە کەچیان بە ناچاری بووە بەشوان محەممەد هاوشان لەگەڵ بەشێک لە دانیشتوانی سنووری ناحیە قادرکەرم بەشداری کردووە لە خۆپشاندان و داخستنی ڕێگای سەرەکی ناحیەکەیان بەڕووی تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی ئێمە ڕێ لەو تەنکەر و غازانە ئەگرین کە بۆ گیرفا مەسوولەکانە ڕۆ ئەم هەموو تەنکەر و غازە ئەگەر لە سەتا پێنجی بۆ ئەم ناوچەیە دابینکەن ئەبێتە لوبنان جێیشی نایێلین بەخوێن جێی نایێلین مەگەر سیارە بانمانە بڕۆ ئەم جادەیە چۆڵکەین چۆڵی ناکەین و هەتا هەموو داواکاریەکانمان دێتە دی خۆپشاندەران جگە لە هەلیکار لە کۆمپانیەکانی وەبەرهێنان ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری داوایەکی دیکەیان بوو داواکاری چاکردنی ڕێگاوبان و دۆخی کارەبای سنوورەکە لە کاتێکدایە ئەم ناوچەیە بەبوونی بڕێکی بەرچاو لە سامانی ژێرزەوی وەک نەوت و غازی سروشتی ناسراوە بەڵام ئێستا گیرۆدەی نەبوونی پرۆژە خزمەتگوزارە سەرەتایەکانن ئێمە کێشەی کارەبامانێت تاکە ناحێ لە هەرێمی کوردستانە هەتام ساتە وەختە کارەبای نیشتیمانی نییە داناغاز کارەبامانەتێ هیچ مەحەڵەیەکی کارەبای لێ نییە کە زۆرترین خێروبێری کوردستان لێرەوە ئەڕوا بەڕاستی ئەو هەموو غاز و نەفتایە لە سنوورەکەیمەوە ئەڕوات ئەتوان بڵم دەوڵەمەندترین ناحی هەموو عێراقیشی نەک هەرێمی کوردستان لە ڕووی سامانی سروشتی و لە ڕووی کشت و کاڵیشەوە خۆپشاندەران ڕێگر بوون لە هاتوچۆی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان کە کاری گواستنەوەی غاز و نەفتەی کێڵگەی کۆرمۆر دەکەن هاوکات چادریان هەڵدا و باسییان لەوە دەکرد دەمێننەوە و بەردەوام دەبن لە ناڕەزایەتی دەربڕین تا جێبەجێکردنی داواکاریەکانیان ئێمە هاتووینە داوای شتێکی نامۆ ناکەین داوای شتێکی حکومافی سەرەتایی ئەو خەڵکە ئەکەین بۆ نمونە ئێمە جادەکانمان بە عمل نایە خۆتان بەم جادەیە هاتن جادەکە بە عمل نایە کارەبا هەموو هەرێم کارەبای لە قەناحی قادرکەرەمە ڕوا بە غازەکە ئیشەکە کارەبای قادرکەرەم شەوانە 2 ساعتە بڕێ ڕۆژانە 2 ساعتە بڕێ ینی ئەمە ڕاست نییە ئەوانەی لێرن باز دەوە دەکەن زیاتر لە 40 ڕۆژە داواکاریەکانیان بەرز کردوێتەوە بۆ بەرپرسانی کارگەڕی ناوچەکە وەک خۆیان دەڵێن نەک هەر وەڵامیان نەدراوەتەوە بەڵکو ناومێت بوون لەوەی کە بەردێک بخەنە سەر بەردێک بۆیان NRT هەوڵی داوتی بەڕێوەبەری ناحیەکە وەربگرێت لەسەر داواکاری خۆپشاندەران بەڵام ناوبراو ئامادە نەبوو لێدوان بدات لا سنووری ناحی قادرکەرەمی قەزای چەمچەماڵ نزیکی 15 ساڵە کۆمپانیای داناغاز کاری وەبەرهێنانی غاز دەکات لە کێڵگەی کۆرمۆر جگە لە گواستنەوەی غاز بە بۆری ڕۆژانە زیاتر لە 100 تانکەر غاز و نەفتە لەو کێڵگەیەوە دەگوازنەوە ڕزگار جەبار NRT ناحی قادرکەرەم